ئێستا لە هەموو جیهاندا مەترسی و هەروەها زەنجی مەترسی گۆڕانی کەش و هەوا لێ دەدرێت کە شارەزایانی ئەم بوارە ڕای خۆیان هەیە قسە لەم بارەوە دەکەن کە ئەم ڕۆژە چەندەم مەترسیدارە بۆ داهاتووی مرۆڤایەتی. لەسەر ئەم پرسەوە کۆمەڵێک بابەتی دیکەی کە پێیوەستە بە عێراق و هەرێمی کوردستان هەر پرسی گۆڕانی کەش و هەوا لەگەڵ بەڕێز دکتۆر ڕەمەزان حەمزە شارەزا لە بواری ئاو بوومەلەرزە گفتوگۆ دەکەم بە ڕێزیان لە ستودیۆی ناوەندی کوردستان 24 لای ئێمە میوانە. دکتۆر بەخێر بێی. دەکرێت بڵین لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئێستا ڕەوشی کەش و هەوا چۆنە؟ ئێمە ناتوانین هەرێمی کوردستان بەجیا سەیری بکەین چونکە گەشت و هەوا شتێکی گلۆباڵە. ئێمە توانین لەسەر مستەوای عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەیری بکەین کە ئەم بڵین ئەم گۆرانکاریان زۆر زیخن و زۆر وازەخن لە خاصن پیاڵێن منطقە پیاڵێن مینا شیمالی ئەفریقیا و شەرقی ئەوسەد کە عێراق جزئەکە و کوردستانیش پارچەیەکی زۆر مهمە چونکە تۆپۆگرافی و طبیعەتی جیۆلۆژی و تۆپۆگرافی کوردستان زۆر کارتێکەرە چونکە منطقەیەکی شاخاویە و تێر ئاویشە و دەشتیشی لێ هەیە بۆیە منطقەکە هەمووی تووشی ئەو گۆڕین کاریە کە زۆر زۆر ئێستا ئەم ساڵیشمان بینی و پار و پێراریشمان بینی و لە مستەقبەلش ئەیبینین کە ئەم نەوعە بارانەی کە ئەبارێ زۆر سەیرە یعنی ئێمە سەیرەکەین ئەو بارانەی کە جاران هەبوو احتیمالە هەفتەیە جارێک ڕۆژ نەبووە یعنی استراحەت نەبە ئێستا سەیرەکەین بە نیو سەعات باران لە منطقەیەکێت هەر مەسەلەن کە سەیری شاری هەولێرکەی لەو سەری هەولێر تا ئەوێ بێ دوو جار باران هەیە و قەتع بووە و نەبووە یعنی وای لۆکەڵ بووە و تەسیرەکە کارتێکەر بووە کە تو نایزانی چۆن احتیاط وەرەگری بۆیە دەوێ بەنسبەت گەشت و هەوا زیاتر بەنسبەت ژێدەرەکانی ئاو زۆر حەزەر وەربگرین و زۆر بەجددی بین و زۆر بە استراتیژیات سەیری ئەم ملەفە باشە. ئەم شێوازی بارانبارینە کە باست کرد سەیرە یعنی لە چاو پێشان کە ئێستا کام بارانە دەبارێت بەم شێوەیە سەیرە یعنی ئەمە تەنیا لە هەرێمی کوردستان و عێراقدا وایە یاخود لە جیهاندا ئەم گۆڕانکاریە هەیە ئێستا بەم شێوەیە سەیرە باران دەبارێت لە هەموو جیهان هەیە بەس منطقەی ئێمە زیاترەوە ئەمریکا بۆ یەکەم جارە ئەو بەفرەباریوە و ینی کاریساتە بەڕاستی بەس ئەوەی کە لە ئەمریکا دروست ئەبێ فەرقەکەی ئەوەیە دەوڵەتە و ینی ئەتوانێت معالەجە بکە و ئەتوانێت استراتیژیات و شت بۆ بدانێت ئەگەر ئەمریکاشی مەسەلەن 7 ویلایەتی سەر ڕووباری کۆلۆرادۆ تووشی وشکاتی و یەکێکوان لە کالیفۆرنیا بوو یەکێک لە مشکلەکان بوو کالیفۆرنیا جیابێ لە ئەمریکا لەسەر ئەو وشکاتیە و دابشکردنی ئاو یعنی ئەم شتانە عالم هەمووی گرتوویەتی بەس ئەمانە استراتیژیان هەیە و توانین چارەسەری بکەن و ئێمە استراتیژەتمان نییە کە ڕۆبەڕووی ئەو ڕۆژە دەبینەوە هیچمان نییە ئێمە ینی وەکو لەحزە سەیرەکەین باشە ئەمڕۆ ئەم ساڵ وشک بوو ئەڵێن وشکە چی بکەین تێر باران بوو ئەڵێن زۆر باران هات وشکاتی لەبیرەکەین ئێرە گرفتەکە لە کوێ چی بکەین چۆن ڕۆبەڕووی ئەم گرفتە بینەوە کە زۆر بەسیتە چۆن ئێمە کوردستان ژێدەرەکانی ئاو ئان کوردستان خۆی ژێدەری ئاوە ئەن ئاوەکە بە کوردستانەوەیەت چی بەڵێن کاک بڵێن کوردستانی گەورە خۆی بەحری ئاوە ینی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا و باکوور و باشوور ئەگەر بەسی کوردستانی خۆمان بکەین ئێمە صاحبی 4-5 ڕووباری سەرەکین دیژلەیە و زێی گەورەیە و زێی کچکەیە و سێروانە و خابوورە ئەمان لە هەمووی دنیاە نابینی شارێک و شارێک یعنی شارەکانمان ناو ڕووبار کەوتون یعنی ئەمە لە هەموو دنیاە کە ئەو جغرافیات هەبێت ئەو هەموو ئاوت هەبێت بەس ئاوەکە کەیەتیش ئاخەکە ڕائەماڵێ و لەگەڵ خۆی ئەبە ئەو ئاخەکە خاکەکەی کە بە هزارها ساڵ کە پیا بووە سێرێکی دوای بە دوو باران ئەو شاخەکان هەمووی ڕوت ئەبنەوە و ئیتر ئەو تۆزە خۆڵ و ئاخەش هەیە ئەو ئەیبە ئەمە لێرە دەبێت تۆ سیاسەتێکت هەبێ لەگەڵ دارستان لەگەڵ مەسائلی ئاودێری لە زیراعات ئەو هەمویان بیزانی چۆن استراتیژیەک بۆ ئەیدانی ئەم ئاوا کە یەت نێڵی بەو قووەتە بچێت ئەو ڕاماڵەنیش بکە و دەوێت مەجالیشی بیەیە یعنی تۆ سەدی کچکە چێکەی بڵێن بۆ درونی ئاو ئەم ئاوا تۆزە سرعاتەکەی کەمکەی کە دکتۆر دکتۆر ینی لە عێراق گەڕێ باسی هەرێمی کوردستان بکەین ینی پێت وایە پلانیان نەبێ ڕێگەچاریان نەبێ بۆ ئەم ڕۆژە تا ئێستا هیچ هەوڵێکی ئەوانە درابێت هەیە پرتوبەڵاوە یعنی ساڵێکە بیسین ئەڵێن
نۆ بەنداو هەیە نابێ ئەم شتانە تۆ مەسلەی بەنداو ئەو نەتەخیرکەی تۆ دەوێت بەنداو بەو سرعاتە دروست بکەی یعنی زیاتر لە بەرنامەی خۆ ینی بەرنامەی توکمە بۆ بیدانی هەر قەترێکی ئەو بێت ئیسفادە لێ بینی چونکە تۆ کی ئەڵێ تووشی دوو جارێکی تر دوو وەرزی وشکاتیش نابیەوە لەبەرەوە دەوێت میزانی ینی ویزارەتی گشت و کاڵ بزات من چکە اختصاصم ژێ دەری ئاوە هەمیەتێکی ینی زیاتر یان لە تۆپی ئەجندەی حکومەتی هەرێم بیتین ئەمە مەجاریتی یان چکە چی بۆ خواردنەوە ئێمە ئیزانیم سەوە لە هەولێرین هەولێر چەند گەرەک تووشی ئەوە بێ هەموو کوردستان یعنی بۆ تۆ گوناحە زێی گەورە بەتەنش بچیە منتەقەکە ینی زەنگین بێ لە ئاوی ژێرزەمی تۆ ناتوانانی ئیدارەی ئەم ئاوا بە شێوەیەکی وا بکەی بتوانی علاقل ئەزمەی ئاو نەوی باشە دکتۆرێکێک لە کارەکانی کابینەوە مانیەوە بۆ هەمیشە سوود لەو کەسانە وەربژیرێت کە پسپۆڕیان لە بوارێکەیە تا ئێستا حکوومەت سوودی لە پسپۆڕەکەی تۆ وەرنەگرتووە وەکەوەی کە تۆ شارەزای لە ئاو بوومە لەرزەش لە لایەشی دیکەوە یاخود ئێوە خۆتان هیچ پێشنیارێکتان ناردووە کە بەم شێوەیە بەرەنگاری ئەم ڕۆشەنا هەموارە دەبینەوە وەڵام پێش ساڵێکش پێش دو ساڵیش و بوو کابینەی نۆش و ئێستاش لێرە ئەڵێم بەرنامێکم تەکنیکی ڕێگە برادەرە گوتی ئەی بەم دیراساتی یعنی زۆر بەرنمێکی باشماندانەوە چۆن استراتێژیەتی ئاو بۆ هەرێمی کوردستان بیکەین چۆن کوردستان وای لێ بکەین بیتە خەزینەی ئاو ینی کوردستان وای لێ بکەن فعلا خەزینەی ئاوە ینی وای لێ نەکەین ڕۆژێک لە ڕۆژان لە گوندێک لە دەیەک لە گەڕێکێک بڵێ ئاوم نییە بالعکس ئاوەکە وا بێ بیکەینە نموزەش ینی کوردستان نە بە ببوورە دو پرسیار لێ دەکەم بە کورتی وەڵام دەیتەوە ینی سەر ڕای ئەو وشکە ساڵەی کە هەیە ئەوی کە باس دەکرێت لە ڕووی ئەو جوگرافی کە کوردستان هەیەی هەرێمی کوردستان هەیەی دەکرێت بڵین ئەگەر وشکە ساڵیش بێت بەڵام دەتوانێت ئاو هەڵبگرێت ینی ئەو وشکە ساڵی کاریگەری لەسەر هەرێمی کوردستان نەبێت بەڵێ باش بەڕێز دکتۆر ڕەمەزان هەمزە شارەزا لە بواری ئاو بوومە لەرزە زۆر سپاس بۆ تۆ ماندوومان کردیت دکتۆر